ئەوانەی لێرە کۆبوونەتەوە دەرچووی زانکۆکانی هەرێمی کوردستانن ئەگەرچی لە حکوومەتی هەرێم بێهیوا بوون بەڵام سەرڕای بەردەوامی قەیرانی دارایی و هەوڵەکانی حکوومەتی هەرێم بۆ بێهیواکردنی قوتابیان لە وەرنەگرتنیان لە زانکۆکان و دانەمەزراندنیان لە کارتە گشتیەکاندا بەڵام خەونی ئەویان هەیە لە زانکۆ جیهانیەکان و لە سەر ئەرکی خۆیان درێژە با خوێندنەکەیان بدەن. بەڕاستی ئەو پێشانگای ئێمە کە کردومانەتەوە کە ئەوەی ئێمە جیاوازەکە لەگەڵ هەر شوێنێکی تر و هەر شێوازێکی تر ئەوەیە تێچووی ژیان تێچووی مەسروفی خوێندنەکە بۆ ساڵێکی خوێندن بەتایبەت لە بەشە پزیشکەکان بۆ بەکەلۆریۆس و بە بەشی ئەندازیاری و بەشەکانی تری وەکو مەنیجمنت لە ماستەر بە نرخێکی زۆر گونجاو وەری ئەگرین ئەوەی کە ئێمە بەلامانەوە گرنگە کە خەڵکی ئێمە لەو قەیرانەدارەیە کە تووشی بووە لە هەرێمی کوردستان بتوانانی بە کەمترین مەسروف بە کەمترین تێچووی ژیان کە لە 1 ساڵە تۆتاڵی 1 ساڵیدا بتوانێت باشترین بەش بە ئاستێکی بەش لە زانکۆ نێودەوڵەتەکانە بەدەست بێنێت. ئەم پێشانگایە ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت لە شاری سلێمانیدا کە تایبەتە بە ئاشنابوون و پێدانی زانیاری با قوتابیانی کورد لەسەر بەدەستێنانی بڕوانامەی بەکالۆریۆس و ماستەر و دکتۆرا لە زانکۆ جیهانیەکاندا هاوکات قوتابیان ئەم هەوڵە با هەوڵێکی نوێ دەزانن بۆ بەدەستێنانی مۆڵەتی خوێندن لە زانکۆ جیهانیەکاندا و نرخەکانیش بە گونجاو دەزانن. بەتاکیدکردنەوەی پێشەنگانە دەورێکی کاریگەری هەیە تۆ بێ دێرە ڕاستەوخۆ پرسیاری خۆ بکەی وەک لەوەی زۆربەی کۆمپانیەکان فەڕەکانیان لە هەولێرە ئێمەش لە سێمانی دانیشین تۆ توانی لێرە پرسیاری خۆت هەموو پرسیارانی کاتە بیکەی کاراسانێکی زۆر باشە ئەتوانی پرسیارەکانی خۆت بەباشی بکەیت بەس تەنها کێشەی ئێمە ئەوەیە ئێستا دەرەجی 6مان نزمە حکوومەت بڕیارێکی دەرکردووە کە ئەبێ لە 80 کەمتری نەبێ بۆ خوێندن لە بەشە طوبیەکانە ئەوە تقریبان تۆزێ کێشە بۆ ئێمە دروستەکە چی لە ڕووی زمانەوانیەوە چونکە لە ڕووی زمان و ئێستا بۆ معلوماتی بەڕستان زۆربەی زانکۆکان ئەبێ چۆن بڵێ ئیمتیحانی ئایلز بیت لە 4 بۆ 5 کەمتر نەبێت بەڵام هەندێک زانکۆیە لەم پێشەنگایانە کە ئێستا عەرزیان کردووە یەکێ لەوانە مەرجی زمانیان لا بردووە ئەتوانی لەوێ ڕاستەوخۆ زمان بخوێنیان لە کاتی ئەسنای خوێندنی ماستەرەکەدا ئەو کاتە درێژە بە زمانەکە بیت. نزمی ئاستی زانستی زانکۆکانی هەرێم و لاوازی وەزارەتی خوێندنی باڵا نەک نەیتوانیوە خوێندکاری دەرەکی بهێنێتە هەرێمی کوردستان بەڵکو وای کردووە زۆربەی قوتابیانی کوردڕوو لە وڵاتانی دەرەوە بکەن و پارەیەکی زۆر بۆ ئەو مەبەستە خەرج بکەن لەلایەکی تریشەوە ئەم هەنگاوە دەرخەری ئەوەیە کە قوتابیانی کورد لە خەمی ئایندەی وڵاتەکەیان و بەرزکردنەوەی ئاستی زانستی خۆیاندان. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.